سپاس کاک بابڵ من هونەر ئەحسان دەیەنارتی بەخێر بێت بەڕێزی سپاس دوو پرسیارمەیە بە کورتی پرسیارەکانەکەم یەکەم تۆ باسی ئەوەت کرد کە خودی کاک بابڵ ئاگداری گرێبەستی 50 ساڵی نییە لەگەڵ تورکایە بەڵام ئایا یەکێتی وەکو هاوسەرۆک یەکێتی ئاگداری گرێبەستی 50 ساڵی نین یان بەعام ئاگداری مەلەفی نەوت نین و ئەگەر ئاگدار نین لە ماوەی ڕابردووە کاک قوبات و کاک عیماد ئەحمەد بەڕسمی ئەویان ڕاگەیاند کە یەکێتی ئاگداری مەلەفی نەوتە لە هەرێمی کوردستان تۆ وەکو هاوسەرۆکی یەکێتی ئایا یەکێتی ئاگداری مەلەفی نەوتە لە هەرێمی کوردستان یاخود نە یاخود وەکو خۆت وتت تەنها ئاگداری گرێبەستە 50 ساڵەکە لەگەڵ تورکایە من ناتوانم بە ئایان جوابی ئەو پرسیارە بەمەوە چکو جوابەکەی تۆزی قوڵترە لەوە من ڕەئی خۆم وایە پێم وایە ڕەئی زۆربەی سەرکردایەتیش وایە و ئەگەر ڕاستیش بین لەگەڵ یەکتری پێم وایە ڕەئی زۆربەی جەنابیشتان وایە بەڵێ تا حەدێک یەکێتی ئاگای لە مەلەفی نەوتە بەڵام بەڕەئی من ئاگامان لە تەفاسیلی زۆر شت نییە زۆر عەقد هەیە تەفاسیلەکەی نەبینراوە لای ئێمە و کە ئەڵێم لای ئێمە هەر باسی هاوسەرۆکان ناکەم من بەعام باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم ئەمەش یەکێک لە شتەکانە کە باسەکرێت لە دانیشتەکانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کەواتە وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت دەستت کەوت پێم وتی بەعام ئاگامان لە چەند شتێکە ئاگامان لە هەندێک شتە بەڵام من پێم وایە تەفاسیلی هەندێک شت ئاگامان لێ نییە کەواتە بە پێچەوانەی کاک قوباد و کاک عیماد ئەحمەدەوە کە لە ماوەی ڕابردووە وتیان ئاگداری مەلەفی نەوتی نا پێچەوانەی قسەکانی کاک قوباد و کاک عیماد نییە من ئێستا دووبارەیەکەمەوە بۆت ئاگاداری مەلەفی نەوتین تا حەدێک لەسەر ئەوەی کە داهاتی خاڵە سنووریەکان کە بەشێکی زۆری ئەم داهاتە گەڕێتەوە بۆ کۆمپانیای نۆکان ئەگەر وانە ئەم زانیاریانە ئەست و ئەساسی نییە بۆچی بەڕێستان وەکو هاوسەرۆکی یەکێتی مبادرەیەکی ئاشکرا ناکەن لەسەر ئەوەی کە ڕای بگەێنن کە ئەو لیژنەیە کە خۆتان پێکانێناوە کە وەکو خۆتان باستان کرد بە ئاشکرا ڕای بگەێنن کە لیژنەیەک لە وەزارەتی دارایی و بەڕێوەبرایەتی چاودێری دارایی سەرپەرشتی ئەوە بکەن کە ئەم داهاتانە ئەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت بێگومان ئەمەی کە من باسیەکەم لە سنووری پارتیش بە هەمان شێوە ینی ئەوەی کە لێراکرێ ڕەنگە لەوێ بە زیادەوە بکرێ معلومات نییە لەسەرەوە بەس دوور نییە من پرسیارەکەم تەنها کەوەی کە ڕوبەڕووی جەنابتەکەمەوە بۆ باشماخ و پەروێزخانە ئایا ئەماکەن مبادرەیەکی بەو شێوازاکەن چەندین لیژنە ڕۆیشتووە بۆ حدودەکان لیژنە لە بەغاوە ڕۆیشتووە نەیوتوە وایە لیژنە لە پەرلەمانەوە ڕۆیشتووە نەیوتوە وایە یعنی بەڕاستی جەنابەت وتت زانیاری هەیە زانیاری ئەوە زانیاریە کە یەکێک لیژنەیەکە نێرێت و لیژنەکە ڕێی خۆیدات بە ڕسمیان من ئەوە بە زانیاریە بین بەشێک لە برادران باسی موچە ئەوانەیان کرد بەڵام بەڵێ باسی دۆخی خەڵک ئەوانەیان کرد پرسیارەکەی من بەو شێوازەیە ینی یەکێتی وەکو ئەوترێ ینی لەلایەک سەرچاوەکانی داهات سەرچاوەکانی دەسەڵات لەگەڵ پارتیا بەشی کردووە لەلایەک تریشەوە لەگەڵ مافی خەڵکە و وەکو ئۆپۆسیۆن قساکە ینی قاچێکی لە دەسەڵاتە قاچێکی ئۆپۆسیۆنە و لە ماوەی ڕابردووشە بەڕێستان کاتێک ناکۆکیە لەگەڵ پارتی ینی بەڕێستان لەگەڵ کاک مەسرور کاک مەسعود کاک نەجیبان بەرزانی کۆبنەوە دووقۆڵی و ئەوەی کە لە عەلام دیارە ئەوانە بەڵام هاوسەرۆکێکی دیکە کە کاک لاهورە هیچ جۆرێک لەو جۆرە کۆبنەوانە ناکە ئەمە بەو دیوەی کە ئایا ئەوان دان بەم بانانن یان ئەم کۆبنەوە لەگەڵ ئەواناکە پێم خۆش بوو ئەمە ڕوونکەیتەوە ینی ئەم دوو جۆرە لە سیاسەتی یەکێتی ئەم جۆرە لە سیاسەتی یەکێتی تاکەی بەردەوامە دوو جۆر نییە سیاسەتی یەکێتی یەک سیاسەتە پێشتریش زۆر بە وازەحی بۆم باس کردی ئەوەی کە منە چم لەگەڵ پارتیدا ئەنیشم ئەو مەلەفە لای منە ئیشی منە بچم لەگەڵ پارتی دانیشم ئەگەر ملاحەزە بکەیت دانیشتەکانی لەگەڵ گۆڕان بۆ نمونە زۆربەی جار کاک لاهوورەی کات ئەمە شتێکی زۆر ئەتیادیە ئەمە ئیش بەشکردنە لەناو خۆمانە و بۆ ئەوەی تر وابزانم باسمان کرد بەڵێ ئێمە لەناو حکوومەتین بەڵام ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین ئێمە بۆمان هەیە گلەیی لە هەموو کەسێک بکەین مام جەلال وا فێری کردوین ئێمە گلەییمان لە جەنابی مام جەلالە کرد اینجا ئەگەر ئێمە شتێک ببینین لەناو حکوومەتە کە بەدڵمان نەبێت دڵنیا بە کادرانی یەکێتی و برادران لە سلەیمانی دانیشتون لە شوێنەکانی تر حەقی خۆیانە قسە بکەن هەرو داواکاری ئەم هەیە یعنی بە جۆرێکی دروستە و پرسی ئەو قسانە بکەن زۆر بەسیتە ئەوە هیچ کێشە نییە لای من وەکو باسیشم کرد هەموو جارێک کە تیمێکی ئێمە ئەچێ بۆ لای حزبێکی تر هەردوو هاوسەرۆکان مەکتەبی سیاسی و کارگەری مەکتەبی سیاسی کۆ بێتەوە بەرنامەدا ئەنێت خەتی سووردا ئەنێت
نقطەی مفاوزات دائنێت تەنها بەڕێستان ئەتوانن لە ئاستی باڵا لەگەڵ پارتی من لیژنەیەکم لەگەڵە بەڵام هەموو جارێت تۆ سەرۆکایەتیەکەی من چوار جار چم بۆ لای پارتی دیموکراتی کوردستان ڕاست پێنجەمین جار من بڕۆم باشترە یان هەواڵێکی تر کە ڕەنگە لە تەفاسیلی دانیش چوار دانیشتەکەی تر نەبوو بێت کاکەمە ئیشی ئێمە ئیشی حزبی خۆمانەوە حەقتان جێ بەسەریەوە نەنە یعنی پرسیارەکەی واضح ئەخ جواب دایتەوە دیسارە توانم دووبارەی کەمەوە گەر حەزەکە نانە پێویستە یەک پرسیاری تریشمەوە وڵا بەڵێ ینی لە ماوەی ڕابردووە ینی بەشێک لە بەرپرسانی یەکێتی خودی خۆیان و بەشێک لە بەرپرسانی دەرەوەی یەکێتیش پەرلەمانتارە ڕۆژنامە نووسەوانە باسی واکەن کە ژێرزەمینەکان پڕن لە پارە بەرپرسان زمینی کردووە واضح بە ینی هەر کێ بەرپرسێکی یەکێتی کاتی خۆی کاک مەلا بەختیار کاک بەختیار بەڵێ والله من ئەلێرە من حەزەکەم سپاسی کاک بەختیار بکەم حەزەکەم بێت ئەو ژێر زەمینەم پیشان باچک و بەڕاستی هەمڕۆ پێویستمانە بۆ یتکای لە یەکەم کاک بەختیاریان هەرکەیەکی ترکە ئەو قسەی کرد بێت ئەو ژێر زەمینە لەکوێیە وەرن پیشانمان بن لەکوێ تا ئێمە بتوانین دەریبەرین و ئیشی پێ بکەین و مەمنونیە بم ڕاست ئەمە ینی شتێکی ناخۆی حزبی خۆتانەوانە بەشێکی تر دانی لە پەرلەمانتارانی گۆڕان بەشانی تر لەنە هەرو پرسیاری ڕەبتی بە یەکەوە کە بەشێکی زۆر لە بەرپرسان پاریان هەیە لە دەروەوەی وڵات ئەم پارانە بۆ ناهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر وایە گەر پارە هەیە لە دەروی وڵات و لەلایەن جارێ من هیچ داتام لێ نییە کە بەرپرسێکی کوردی پارەی هەبێت لە دەرەوە ئەگەر پارەشی هەبێت لە دەرەوە ئەبێ بزانی چییە ئەو پارەیە ینی هیچ بەرپرسێک نییە پارەی بردبێتە دەرەوە لە ناو حزبەکەی تۆیە من دڵنیام بەرپرس هەیە پارەی بردووەتە دەرەوە بەرپرسێ بەڵام نازانم چ جۆرێک پارە باسەکەیت یعنی یەکێکە چێ بۆ سەفەرێک پارە نەبات لەگەڵ خۆی یان تۆ باسی ئەوە ئەکە یەکێک دزیەکی کردبێت و پارەکەی بردبێتە دەرەوە چکە ئەوە زۆر ئاسان نییە خۆ دەزانی ئێستا دنیا چی لێ هاتووە حتا بانقا داخراوەکانی سوئیسرا وەکو ئەوسان نەماون یعنی پارە سپیکردنەوە لە ئەوروپا و ئەمریکا شتێکی وە ئاسان نییە اینجا من داواتان لێکەم ئەگەر بەڵگەیەکی واتان لایە من سپاسان دەکەم چکو خۆمان بۆ ئەو شتانە ئەگەڕین ئەگەر بیدەن بە ئێمە ئێمە ئیشەکەین لەسەری